سڵاتان لەبێ خۆشەویستانم کاتتان باش بەهیوام هەمولایەک زۆر باش و تەندروست باش بن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت ئینشاڵڵا مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکی پڕ خێر و بەرەکەت و خۆشی و شادی بوو بێت بۆ گژلایەکمان چیرۆکی من ئەم جارە میوانداری دکتۆر دلێر شینەی کردووە لەگەڵمان بن. دکتۆر گیان دووبارە سڵاوت لێبێت زۆر خۆشحاڵم کەوە بەڕێستان لە کاتی خۆتان گرتووە و کاتتان بۆ ئێمە تەرخان کردوکەوە پرۆگرامێک بەیەکەوە ئەنجام بدەین سوپاس دەکەم. زۆر بەخێربێن سوپاسی ئێوەش دەکەم. زۆر سوپاس بۆ تۆ دکتۆر سەرەتای هەموو بەر لۆی بسمە ناو پرسیار و بابەتەکان دەمێ بۆ دەست پێ بکەم پێم خۆشە بەڕێستان تۆزێک باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەیت سەرەتای ژیانتان منداڵیتان خوێندنتان ئەگەر تۆزێک بە وردی ئەو بابەتانەمان بۆ باسکەی سوپاس دەکەم. بەڵێ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. ئەمێ دەکەم خی گەورە تاعات و عیبادەتی هەمووانی قبول کردی بیتن خی گەورە عاقبەت خێرمان بکە چکە هەموو جارێ دەرێم دنیا تەنها لە بێ کشتی باشە پێ بچێ بەهشتێ ئەگەر بەو دنیای نەچێ بەهشتێ ئەتوو گەورەترین دۆڕاوی ساڵی 1970 بوو 21 لە بەرەبەیانەچی یەکەم گریانی دلێر شینەی لەلایەن عەیشەی داکمەوە بیسترا لە گەڕەکی بەلاشاوی لە مارمان لە بەلاشاوی بوو بەلاشاو گەڕەکەشی شاری هەولێرەیە هەژار نشینە زۆربەی دەشتەشەکانی تێدایە ئەوانەی کە دەشتەشەکان هاتینە مەجموعەکیان لە جەمەدێ نیشتە جێ ببوون مەجموعەکیان لە بەلاشاو و سێتاقانی ئیبتیدا ئەم لێ تەواو کرد سانەویم ناوی یەکگرتن بوو مەکتەبەکەم سانەویەکەم لە قەندیلی بوو قەندیل مەکتەبەکە لە ئیسکانە چاری ئەدادیم لە ڕزگاری بوو لە ڕزگاری یەکەمی شوعبەی بوو چوم کارتەکەم پیشاندا وەختی ئەعدادی کوردستان مەشهور بوو زۆر چوم هێندر 56 لە ئەعدادی کوردستان بووم ئەلحەمدولیلا بە ساڵی یەکەم بە دوو جار ئیمتیحانکردن لە کولەت و بەرگیرە ئەو ساڵی کە دوو جار ئیمتیحانی تێدا کرا چونکە ئیمتیحانمان تەواو کرد ئاخر ئیمتیحان ئەسئیلەکان کەشف بوو دووبارەمان کردەوە ئەو ساڵی بوو کەوە خەڵک لەسەر بەفری کوژرە ئەو ساڵی بووکەوە کارەبا نەبوو ئەو ساڵی بوو کە نەهامەتی زۆر بەرۆکی کوردی گرت بوو لە کۆتایی ساڵ شەڕ یەکێتی و پارتی بوو ئەسئیلە کەشف بوو وەزع زۆر ناخۆش بوو خەڵک لە فەقیریان چای بە قەسپی دەخوارد بەڵام ئێستا خەڵک لەبەر دەوڵەمەندی چای بە قەسپی دەخوا ئەوە بوو جاری بە ئیمتیحانمان کردەوە لە جامیعە سلێمانی وەرگیرە ئەلحەمدولیلا ساڵی یەکەمم لێن دەربڕی ساڵی دووەم لە نیوەی ساڵ بووین هەموو تەڵەبەکانی سلێمانی هاتنەوە هەولێرێکە ئەو بنیوەی سار بۆ مەگەڕاینەوە بەداخەوە ئەو ساڵی لە کولیە توپ مامەوە چونکە دەو دەرسانی کە لەوێ خوێندبوومان ئەمە نیوەی ساڵ هاتینەوە دەرسەکانمان لۆ نمونە دکتۆر عومەر سورچی فیسیۆلۆژی پێ بگوت بوون ئەمن ئەو کاتی ئەو کابرام نەدیت بوو ئەو دوازدەم محازەڕەی گوتبووە بە تەڵەبان ئەم شخصەکەم هەر نەدیت بوو ئیدی ئیمتیحانم کرد ئەو وەختی ئەو ساڵی ئەو بوو کە مامەوە لە کولیە توپ دوای تووشی نەهامەتی زۆر بوو کێربی حیاتمان یەکەم جار پیاوێکی بابم کابرایەکی ئاسایی فەقیر بووە بەڵام بابم کاتێک ئەسڵە مادەی 140 ئەمە ئەم بەخۆم تەقدیمم نەکرد ئەمن باپیرم لە برسان هاتبوونە هەولێرە 7 ساڵان نەهات بووە گەرمیان چاندیە نەبووە ئیدی لە برسان سێ برابووینە دوانین هاتیتە هەولێرێکە یەکەشیان چیتە کەرکوچیەکە ئەنێندا خزم هەیە لە کەرکوچێکە لە برسان ڕۆیشتینە قەراج و کەندێنەوە و مەحمەد ئۆمەرانیان بەجی هەشتە لۆیەکە ئەم تەقدیم مادەی 140 نەکرد چونکە ئەمن بە حرامم دەزانی شخصی خۆم و وەریشم نەگرت خزمەکانمان وەریان گرت چونکە ئەمە لە برسان هەراتوین نەک لەبەر ئەوەی کە سەدام دەری کردبین بابم کچکە بووە 5 ساڵان بووە عەسە بە قسەی کە باسی دەکەن بوویتە شاگرد لە دوکانەکی لە قەیسەری لەکن تورکمانەکی بابم زۆر ئیسفادەی لەو کابرا تورکمانی کردیە لەوێن دەرەوە پەرۆشی خوێندن و علم بووە دەرێم ئەلحەمدولیلا کە 7 ساڵ نەهات بووە ئەگەر نا ئێستاکە ئەم نەدەبمە دکتۆر ئیدی کە هاتنە ئەو هەر شتێک خێرێکی تێدایە ئیدی کە لەوێن دەرەوە بابم چوویتە بەر قورئان خوێندنی لەکن ئەو تورکمانەیە زۆر ئیسفادەی لێ کردیە و هەموو هەوڵ و هیمەتی ئەوە بووە کە منداڵەکانی خوێندەوار بن و بابم ئەلحەمدولیلا زۆر بە جوانی زمانی تورکی دەزانی حتا ئەمە لە کۆچڕەوەکەی چوینە نەغەدەی بە سای زمانی بابم کە تورکی قسەی کرد کابراکی نەغەدەی هات تورکمان بوو بام قسەی لەگەر کرد ئەمە چوینەوێن دەر لە ماڵەوی یعنی ماینەوە فترێک
و عربی زۆر باش دەزانی کوردیشی زۆر باش بوو، ینی سێ زمانی دەزانی کە چەندە نەخیندەوار بوو. بابم کابرایەکی زۆر حەزی بە کوردایەتی بوو بە دەلیلی ئەوەی بابم گەنج بووە یەک منداڵیە بۆ بەس کاوی برامی هەبووە کە بڕیاری شۆڕشی شاخ دەستی پێکردیە چیتە شاخ یعنی خێرزان و منداڵی بەجیەشتە و دوو جارم برینداری زۆر سەخت بووە لە شاخ پێشمەرگەی دێرینی کوردستان بووە زۆر خەباتی کردیە یعنی جوانی تەمەنی لە شاخەکان بەسەر بردیە ماڵی بەجێ هێشتە ئەجە لێرەوە شتێکی خۆش دەجێڕمەوە مامەچتکەم هەبوو نای مامنووری بوو ئەوانە هەمیان وەفاتیان کرد خواعافیان کە کاتێک باو بوو خەڵک دەڕۆیشتە شاخ و ئەوانە مامنووری بەرشی شەرواری پڕ و بردەنان کرد بوو نانی تیری ئەوان ناو بەرچیدان نەبوو لەگەر هەندێک ئاوی ڕۆیشت بوو تا لای کەس نەزانی ڕۆیشت بوو دوای وردە نانەکەی خواردبوو نانەکەی خلاص ببوو وەڵای دیکە نانەکەی خلاص ببوو هات بۆ ماری گەڕاوە مارێ با پێرم لێی پرسی بۆ ئەوجا قسەی داکم لۆی جێڕامەوە داکم عیشی ئێستاش دەژان مای الحەمدولله دوعای خێری دەبۆ کرد وەزعی زۆر خراپە تووشی مەشاکلی زۆر بووە خوای گەورە ڕەحمی پێ بکاتن ئیدی گوتیان ها نووری لۆ هاتی و ئاین باپین دەپرسی گوت وڵای کوردایەتی ئەوەندەی پار پێوەنا کێکەکانم ئەوە کوردانانەکەم خلاص بوو هاتمەوە گوتیدی شینە گوت وڵام من نەگەویشتمە شینەی شینە ڕۆشتیە کوردایەتیمەش هەندێک جاران کێکەکان نانەکەمان لە بەرتی خلاص دەبیتن چەندین جار ژێژنانیان نەکردیە ینی بابم ئەوەندۆنا کوردایەتی خۆی ئەسڵەن ناوی براکەمی گەورەکە ناوی نابوو کاوە بە ناوی هێزی کاوەی کردبوو بەڵام بابم لە ئاخێری عمری پەشیمان بۆەوە لە ئاخێری عمری پەشیمان بۆ گوتی ئەمە کردمان بابم هەتا مردیش یەک دیناری پێشمەرگایەتی لە هیچ کەسێکی وەرنەگرت موچەشی نەبوو یعنی زۆر بەسەر بەرزانە چۆ ئەو دیوی یعنی خەباتەشی زۆری کرد بەڵام بابم پێی گوتم دلێر کوڕم ببە دکتۆر ببە دکتۆر حیزبایەتی مەکە حیزبایەتی مەکە چونکە ئەگەر حیزبایەتی بکەی ناتانی بەو ئەندازەی کە دەتەوێتن خزمەت بکەیت مەجموعەک لێ دوور دەکەونەوە مەجموعەک دژایەتی دەکەن بەرپێنە دەدەنێ مەشاکل لە دروست دەکەن مسلمانە چی کورد بە والحەمدولله بابم لە کاتێکی مرد کە جومعە بوو لە ناو ساعاتی و خوتبەی مرد ئەم لە ناو خوتبەی بوو پێش ئەوەی تەبیعی بابم بە جەڵتەی دەماغی مرد پێش سبەینەکەی ئەمە سوورەتی یاسینم لەسەر خوێند چوومە خوتبەی لە ناو خوتبەی تەلەفۆنیان کرد گوتیان جانی دەرچوو یعنی لە کاتێکی زۆر مبارەک لە مانجی ڕەمەزان لە ناو سەعاتی و خوتبەی وەفاتی کرد هەموو جارێش دەیگوت ئەمن بەس چاوم لە ڕەحمی خوایە بەس چاوم لە ڕەحمی خوایە ینی زۆر ئیمانێکی زۆر زۆر بە ڕەحمی خوای هەبوو ئەمن زۆر گەشت بینم بابم یەک کە لەوانەیە کە بەهەشتی بیتن ومێت دەکەم دەڵالێمەوە دەپارێمەوە لە خوای گەورە کە مەکانی بەهەشت بیت چونکە بابم زۆر دڵی خۆشەویستی تێدا بوو زۆر خەڵکی خۆش دەویست ئەوەی لەگەر بابم تەعایش کردبی هەموو خەڵکی خۆش دەویست و هەموو جار دەیگوت تەبیعی بابم هۆکار بم بوومە دکتۆر ئەمە گوتم ناتمە کولی تۆپ لە 6 عدادێک کە دەرەجەم هینە لە بیرمە شەوەشی لێم عادز بوو گوتێ من عاشار لێ دەکەم نەچێ کولی تۆپ دەرەجەت هینا دەبی بچێ کولی تۆپ ئەمەش دەمگوت دەچمە هەندەسەی تەلارسازی یان دەچمە شەریعی دی بابم پێداگری کرد گوتی هەر دەبی بچێ کولی تۆپ ئەگەر نا ئەتو کوڕی من نی ئەمن عاشار لێ دەکەم لەسەر قسەی بابت چێ بەش تۆپی بەڵێ بابم هۆکاری سەرەکی بوو ینی زۆر پێداگری ئەویش لەبەر چ دەگوت بە دکتۆر دەگوت خێری دەکەیت دەگوت ئیشەکە خێری دەتانی بکەیت یعنی ئەوە بۆ چوونی بابین بابم قەت لە بۆ پارێ ئەمنی نردیە یعنی پێداگری نەدەکرد چونکە تەکی دەکرد و دەگوت ئیشەکە دەتانی خێرێ بکەیت لۆیەکە دەبی ببێ دکتۆر و برایچکەشم پێشە من لە کولی تۆپ بوو ینی ناوی دکتۆر کاوە بوو شەهادەی هینا کە لە هەولێری ئەو کاتی 5 کەس ئەو شەهادەی نەبوو بەڵام بە حادسی سارەی وەفاتی کرد ینی سارێک بە سرعەت لێیدا وەفاتی کرد دەم و دەست 5 منداڵی یەتیمی بەجێشت ئەو کاتی بەڵام هەوڵدان لەسەرمەیە نەتیجە عایدی خوایە ئەمن ئومێد دەکەم یەک کشتی بابم دەجێڕمەوە کە دڵنیامە بابم یەکێک دەبیلوانێک کە خوای گەورە ڕەحمی پێ دەکەم لەبەر چ لە کۆچڕەوەکەی کە ڕۆیشتین ئەمە ئەو وەختی وەزعمان باش بوو تەبیعی وەزعی مادیمە
بە کێرفدا ڕۆیشت یەکەم جار خراپ بووین دوای باش بووین دوای خراپ بووینەوە کاتێککە باب من نەخۆشکە و چکەم و چۆشتی نەبوو دە منداڵی هەبوو 5 خوشک و 5 برا بووین ئیدی مەساریفەکان زۆر بوو ئەوەی هەمان بوو فرۆشتمان دوای کە پاش ئەوەی ئەم بوومەوە دکتۆر وەزعی مادیمان باش بووە یعنی بەو شێوەی بوو لە کاتی هەبوونی بووین کە کۆچەرەوەکە ڕوویدا ئەو وەختی وەزعمان زۆر باش بوو دوو لۆری هینۆمان هەبوو لۆریەکی دا نەزمەدینی گوتی نەزمەدین بڕۆ خزمەکانی جێمەدێ سوارکە واز لە مار و شتی بینە ئەشەو مەشێ واز لێ بینە بڕۆ خزمەکان لەو لۆلێ بارکە لۆریەکیش ئەمە لە مارێکە جیرانمان و خزممان و یعنی ئەمن کە کوڕی بابم بوویمە واللهی هەتا نزیک حاجی ئۆمەرانی ئەمن لەناو لۆری بە پێوە ڕاوەستایمە یعنی لۆری جێم نەبوو لێ دابنیشم تەسەوڕ بکە یعنی چەند کابراایەکی حەزی لە خێری و لە پیاوەتی و لە چاکەی بووە ینی نەک هیچمان نەبرد نەک مارمان نەبرد کە من کوڕی بی بوویمە جێم نەبووە دابنیشم لە بیرمە بە پێوە ڕاوەستا بووم لە ڕکنی لۆریەکەی بەڕاستی کەسانی باش و ئینسانی باش لەو مووقفانە بەدەردەکەن ینی بابم قەت مادەی لەکنەوە نەبووەتی جانی عالمێ گرنگە لە بیرمە جیرانێکمان هەبینایی مامەولی خەساب بوو ئێستا وەفاتی کردیە خێزانەکەی نای مریەم بوو ئەوانە لەگەرمان هاتن زیینە یەکەشتکە هەبوو جیرانە شتەکەمان هەبوو لە پشتیان هەر لە مەنطقەی مەبوو ئەوانش ساریان نەبوو کوتی وەرە سوار بن برێن ماری داپیرم و خزمەکانی خۆمان و ینی مهمە لەو ڕۆژەیدا کابرا ئەشای خۆی نەباتن خەمی خەڵکی بیتن لۆیەکە و لە ڕۆژی تەبیعی لە ڕۆژی ئازادکردنی کەرکوچێ بابم فڕنیەکە بوو نایک وەستا کەریم بووم گوتی بۆرە نانی دروستکەن لەو پێشمەرگەی چەند ئارد و نەفتی کڕی یعنی ئەو ڕۆژی ئازادکردنی کەرکوچێ ئەمن بریندار بووم برینداربوونی من هۆکارێکی زۆر باش بوو بابم بەهەژێنیتر ئەمن و ئازاد و شاخەوان کە ئامۆزای بابم بوو توش بە حادیسەکی ئەمە کوردایەتیمان دەکرد چونکە ئەمنە وەختی نەوجەوان بووم گەنج بووم یعنی ئەو وەختی خەڵک ئەو کوردایەتی ئەو حالە نەبووم کە دەنی کوردایەتی تامی هەبوو کوردایەتی لەزەتی هەبوو پێشمەرگە ناوەکی پیرۆز بوو خەڵک ڕسمی لەگەر دەگرت خەڵک ڕسمی لەگەر دەگرت لە بیرمە خزمەکمان کە لە شاغ بوو هاتبوو خوارێکە هەموو ینی ڕسمەشی مامەڕیشەی لە قەڵاتێ بوو خەڵک دەچوو ڕادەوەستا سڕێ دەگەر ڕسمی لەگەر مامەڕیشەی دەگرت ئەمن وەکو مۆزەفەچی وەکو دکتۆرێک لە خەستخانەی حکومی ئەگەر هەموو شتەکان متەوەفر وایە بیرم لەوەی نەدەکرێت بنم خێر خوازان وەرن خێرێ بکەن فەقیری هەیە با یارمەتی بدەیت ئەگەر کوردایەتێکە بەرهەمەکەی جوان باە دڵنیا بە خەستخانەی میهرەبانی دروست نەدەبوو دڵنیا بە ئەوەن دوێنم ئازاری خەڵکی دیتیە ئەوەن دوێنە ئازاری فەقیرم دیتیە میهرەبانی هەڵێنجراوی ئازارەکانی خەڵکی بووە ئەمن دەتانم برێم 3 ساڵ دکتۆری ئیخسایی بووم عیادەم نەبوو عیادەمدا نەچوومە کەرتی تایبەت ئیشی کرد تایبەتم نەکرد ئەمن هەموو مەراحیلەکانی ئیقامە قودمای واللهی ئەمن 1 دینارم لە خەستخانەی تایبەتی ئیش نەکرد باشە یعنی نەچوومە کەرتی تایبەتی ئیشێ بکەم چونکە ئەسڵەن طموحی پارەم نەبووە طموحی ئەوەم هەبوو کە خێرێ بکەم بەڵام خەستەخانەی حکومی کۆلاپز بوو قەپات بوو یعنی نەخۆشێک داهاتەکەنە من کۆمی هات بۆ دەرێ من جەڕاح بووم مەرحەمەک نەبوو لۆی بنووسم لەو خەستەخانەیە هەدە با بیستە دەرێ ئەمەلیاتی بیست بە نەم دەتانی لە بۆی بکەم ئێستا دەرێن لۆ ناتانی ئەسڵەن ئەو پرسیارە جارێکیان حاکمەک لی پرسییم گوتی گەر خێری دەکرێت لە خەستخانەی حکوومەتی ناکەیت چکە تێناگە لە ئیشەکەی لێ ئەو قسەی کرد مەسەد ئەمنۆکو دکتۆرێکی جەڕاح لۆم هەیە لە مانگەکی 2 ڕۆژ عملیاتی بکەم لەکن حکوومەتی 28 ڕۆژ لۆم نییە عملیاتی بکەم لۆم نییە ناتان وەکو ئەوی مامۆستایەکی ئینگلیزی ناتانی بچیتە مەکتەبەکەی کە ماروخان دەرسی ئینگلیزی برێتەوە دەبیت تربیە دایبنێتون و دەرسیەبی مەلایەک ناتانی بەکەی خۆی بستە سەر هەرمین بەرەکی خۆتبەی بدا با مەلابیتر دەبی ئەو قاف دایبنێت دکتۆری ژوایە لە وەزارەتی و دایرە سەحە و جەدوەل هەیە و خشتە هەیە ئەتولۆت هەیە ئەو ڕۆژەی داوام بکە ئەدی ڕۆژەکان کە چ بکەم فلەبەر ئەوەی کە دەرمان نەبوو کە خزمەتگوزاری نەبوو کە نازی گریانی خەڵکی زۆر بوو بیرم کردەوە کاکە وەرن چونکە ئەم قەنەعەتم وایە وەکو دکتۆر دلێر کەرتی تەندروستی بە 2 شێوازی جوان دەکرێت یەکەمینە لە ڕێگەی پەرلەمان بڕیار بدا دکتۆری تایبەتی و دکتۆری حکومی لێک جیاکاتەوە وەکو مەحامی چونکە مەحامی دەبی لێک جێ ئیشێ بکە ئەوی مەحاماتی پێ نایبیتە مۆزەف
دووەمینیان حکوومەت دەبی کەسی شەو لە شوێنی شاو بیتن سێمینیان دەبی ڕاگەاندن ئیشی باشی بێت تا ئێستا کە ڕاگەاندنی ما بەداخەوە ینی لێرێم ئەمە ڕاگەانی سەقەتمان هەیە یعنی بە دەلیلی ئەوەی ئەمن کابراایەک دروی کرد گوتی دکتۆر عملیاتی لۆ کردیمە بە سەڵاوات عملیاتی لۆ نەکردیمە یەک کۆمەر لاقیتەی دانا طبی ئەو ڕاگەانە پەیوەندیان بە من نەکرد بزان ئەو کابرای ڕاست دەکەن دروی دەکاتن هەستان قسەکانیان بڵاو کردەوە دوای چوو لە محکمە شکایەتی کرد لیژنەیان دانا سێ دکتۆری بەڕێز بوونە خەبیر لەو ئیشەیە و ئەمن بردمەوە بەڵام ئەو ڕاگەانانە نەهاتن برێن داوای لێبوردن لێ دەکەین بابە وڵی ئەمە غەڵەتمان کرد دەنەمەیشی لەبیرمە یەکەشان تەلەفۆنی لۆ کردم پاشەوەی کە بڵاویان کردەوە ئەتو لێ دوانی بدا تو عیب ناکەی گوتم دوێی کابراایکی دەی بڵاو دەکەی بەبێ پرس بە من بکەیت دەی ناوێ زڕاندیما قسەی پێگوتیما نێشتان گوت کاکە ئەو دکتۆر لێرە ئەو هەم خزمەتی کردی لۆوەی لێ بکەین ئەڵقەر با پرسەش پێ بکەین ڕێزم هەیە یەک دۆچیان تەلەفۆنیان لۆ کردم کە لۆم شەڕکردن بڵاویان نەکردەوە بەس دوانیان هەر پێداگی هەر بڵاویان کردەوە ینی یەک دۆچیان تێکسیان هەبوو تەلەفۆنیان لەو کردم گوتان شتێکی ئەوهامان تەزیل کردیە ئەوە ڕاستە بڵاوی بکەینەوە یاننا کە لۆم شەڕکردن تەواو بڵاویان نەکردەوە بەس هەندێکیان بڵاویان کردەوە و خەڵکەکی زۆریش جوونی پێدا زۆمیان کرد تەنانەت یعنی واللهی ڕۆژیان چوومە مارێکە سعات نوێی شەوێ کە چوومە پاش نۆی بوو چوومە مارە خێرزانم کە ئەنە و تەعزیەمان هەیە چون گوتم چ بووە وت خەڵکەکی زۆر جوونت پێ دەدەن چەند ناخۆشە یانی ئەتو وەرە لە خزمەتی خەڵکی بچۆ مارە جوونیشت پێ بدەن گوتی ئەتو لۆ ئەوها دەکەی ینی ئێستا تو ئێستا چت هەیە ینی لۆ ئەوها خەڵق قسەت پێ دەرێتن تێدەگەی ئەنی چەند ناخۆشە جۆرە قەنەعەتی برادمینە ڕۆژان برایەکەم دەگوت ئەو خەڵک لۆ جوونت پێ دەدا یعنی چێنە ئەوانە جوون پێ دەدەن لۆ ئەوها دەکەن بەلەبەر ئەوەی ئەوە ڕاگەاندنی کوردیە لە خۆیانەوە دێن قسەت پێدرن بەبێ هیچ مپەڕێ نەپارەی دایمێ نەغەدرم لێ تاکە مەشروعین گوتم ئیقالە چێ مەمنون یێبانە بتە شیری لەگەرم پارەکەی دەدەمەوە یعنی ئەوەندە بێ منەتیجە لەسەر کوڕی ئەرزی ئەمن تەنها منەتی داکەم عەیشەی دەزانم منەتی یەک بەحیاتی نەمگوتێ نەخۆشی وەرە عەمەلیات لۆ دەکەم بەحیاتی تەلەفۆنی لۆ بکەم و یاخود لە ژیانمدا نەخۆشی حکومیم نەهینێتەوە ئەهلی لە ژیانمدا یعنی ئەوە ئێستا شتێکی باز دەکەم کە چەند ئیستیفادەم لێ کردیان جارێکیان نێکەکەڕی خەلە کۆرەی هەبوو چوو بشکایەتی لێ کردبوو ئەم قانونەکەم دانەکە بوومە ئیخسایی هیچ نەخۆشەی خستەخانەی ناینمەوە یادەی پارەی لێ بستێنم عملیاتم لێ کردو لێندەر هەر لێوێ داواکەی لۆ دەردەینم نەهینمەوە یادەی خۆم قانونە دەکەم و بێتەوە عیادەکەشم پارەی لێ ناستێنم ئەوە قانونە لەکنە من چکە معاشەبی نەبیتن ئەمن مادام ڕازیمە بەوەی بەبێ معاشی داوام بکەم غەدر لە نەخۆشی ناکەم بزانە پاش 5-6 ساڵی ئیسفادەم لەو بڕیارەی خۆم کرد بڕیارێک بە خۆم دامنا یەک چوو بشکاتی کرد بڕی خەلە کۆرەی هەبوو جێەکەی التیابی کرد بوو چوو بکەم دکتۆرێکی دیکە طبیعی ئەمن مەجموعەک دکتۆر ئەمنیان زۆر خۆش دێ بەس مەجموعەک دکتۆر بەوان ئەمن نەبم لە دنیاە زۆر ڕقیان لێم دەبیتەوە چوو بوو تێکوشی بوو لە بۆی بردو بی نەخۆشکە دووبارە برد بۆ عملیاتی لۆ کردبەوە پارەی باشی لێستان دەبوو ئەوەی کابرای کردبوو هات شکاتی لێ کردم لە دایرە سەحی چون گوتم گوتیان ئەو کابرا گوتم هەنای ناسم گوتیان تۆ بیبین گوتم هەنامێ بیبینم داوای 7 ملیۆن دیناری کرد گوتم یەک درهەمی نادەمێ ئەم پارەی نادەم محکەمە دیاری کرد دەیدەمێ ئەگەر نە ئەم پارەی ئەوهاڵە نادەم پارەی بەخێر دەدەم بەزەوە کابراێک ببرێ پارەم بدێ ئەمن مامەکەم هەبوو ناوی عەبدەخاوە بوو خوا عەفوی کات گوتم ئەمن برا زەویمە ئەمە کوڕشینەی گومرجێمە ئەمە خاوەی بدەم وا نەزانی ئەمن دکتۆرم پارەی ئەوە لە بێن پارەم بدێ ئەمەش برم ها پارە لە خۆرە پارەم زیاتر بێەوە پارەی نادەم ئەمن جارە بۆ تادیدان کردیمە گوتی تم وەرم بمکوژم منەتم نییە چونکە ئەسڵن هەموو ڕۆژە دوعای دەکەم دێرم خوایە کەرێک بمکوژی شەهید ببم دەستمە بەهەشتێ خوایە ئەو کەرە دوای تۆبەی بکەو لە خۆی چاوە بیتر یعنی دنیا هەندەی نانی نا ئینسان کە دیار بوو کەسانەکە دێن تەشقەرەی پێ دەکەن لەوانێت تریا خۆرەک بیتر وە بزانانی ئەمە پارەم زۆرە بێ پارەم بدێ ئەوە ینی بشم کوژی درەمەکە نادەمێ هەم پارە لە خۆری زیاتر بی پارەی ئەوها لە نادەم چونکە ئەسن هەر ئەو دنیا لەکەم قیمەتی باڵە مێشە چینیە ئیدی ئەوە بوو کاتێککە محکەمەکە برن ئەو جەلسەیەکە بڕیاریاندا گوتیان کابرایان بەو نقطەی بردمە گوتیان کابرێت دکتۆر لێ چەندی پارە لێستاندی تووەڵا هیچ چوو عیادەی بەڵێ چوومە عیادەی پارە لێستاندی لە عیادەی گوتی ناوەڵە ئەی گوتی دوو لێستە تو 7 ملیۆنی لێ داوا دەکەی یعنی زەمبی چییە یعنی
ئەسبابی ئیلتیهابات لەوانەیە ساڵی عملیاتی بی، لەوانەیە خێت بی، لەوانەیە پیسی خۆی بی، لەوانەیە نەوعەتی نەخۆشەکەی بیتن، لەوانەیە دەرمانی نەخواردبی. ئێستا تو لە پارێ دکتۆر لێداوا دەکەی بڕ کاکە بڕۆ تۆ تۆشقەری پێ دەکەی و بردمەوە لێ، یعنی ئێستاش نازانم چێ ئەو شەخسەیە. لەبەر ئەوەی لە ژیانمدا نەمویستە نقطەی زۆر مهمە لە ژیانمدا منەت هیچ نەخۆشیی نازانم، منەت هیچ خاوەن پشکەشی نازانم وەکو دکتۆر دلێر، بەڵام وەکو دلێر بە هەموو جسمەوە سوپاسێر کە چشی دەکەم کە پشتیوانی خەستخانەی مێرەبانی کردی چکە دال و عەلە الخەیری کەفاعیلی وەکو دلێر، بەڵام وەکو دکتۆر دلێر نە منەتی خاوەن پشتی دەزانم، نە منەتی نەخۆشی دەزانم، نە منەتی حکوومەتی دەزانم کەشتم لە بۆ بکاتن وەکو دکتۆر دلێر، چونکە لەسەر حکوومەتی واجبە کەرتی تەندروستی جوان بکە، دەبی سوپاسی من بکات کە منە وشێم کردیە، دەبی کار ئاسان بە و نە ڕەشۆی دەدەم، نە ڕەشۆمدایە، نە مەسئولی دەکەمە شیری، نە بەدڵی وانیش قسەی دەکەم. یعنی لە ژیانمدا هەوێ هیچ حیزبەشی نستنا هیچ بەرکەچی من لە ژیانمدا یەک درهەم لە هیچ حیزبەشی وەرنەگرتیە. ئەگەر ئەمن بە فەقیرایەتی و بە تەڵەبایەتی پارەم لە حیزبی وەرنەگرتیبی ئێستا چ مەجبورم نانم هەیە ناوم هەیە خێرێ دەکەم چ مەجبوری حیزبی مام، یعنی حیزب دەبی بێتەکنەم و پێم نیش ناچیتە ناو بارەگای حیزبی دەسەڵات، ناو بارەگای حیزبی دەسەڵات نەک حکوومەت جیایە. ئەمن لەگەر مەحافظی تەعامل دەکەم، لەگەر وەزارەتی تەعامل دەکەم، لەگەر دەستەی هەیئەکان تەعامل دەکەم وەکو حکوومەت، بەڵام پێی من نابی بچیتە ناو بارەگای حیزبی کە حیزبەکە لە دەسەڵاتی حکوومەتی بیتن فۆرئێڤەر هەتایە. ئەگەر حکومی ئیسلامیش بێتە ببنە دەسەڵاتدار پێی من ناچتە ناو مەقەری حیزبەکان ئەو کات بەس معارەزە مەقەیدی ناکە فەقیر بن لەگەر فەقیرانی بەسەر کاتەچی بوون حکوومەت ئەم لەگەریان نیمە. دەی زۆر باشە دکتۆر لەشت ساغ بێت ئیشاڵڵا بابێ مەسەر پرسیاری ئەوەی ئێوە لە بۆ مانگە ڕەمەزانی پیرۆز چ ئۆفەرێکتان هەبووەکو نەخۆشخانەی میهرەبانی چیتان کرد بۆ نەخۆشان بۆ هەژاران؟ ئەمە شتێکی زۆر گەورەمان کرد ئەلحەمدولیلا. دەمەوێت جارێ شتێکتان تێ بگەێنم کە بەرهەمی میهرەبانی 5 ساڵ 6 ساڵی کە خەڵک دەیبینی بە جوانی لە بدایەتی پشک دەمێ ئەوەی تێدان بگەێنم کردمە 7500 پشک لە بدایەتی ئەم گوتم پارەم ناوێت 3500 پشک ئەوە دێکەمە پشتی خێری چێ دێ پشتی بکڕی ئیستثماریان خێری کەیفی خۆیتی لەو تەرازوی 1500 مادانە لە 7500 یعنی 6000 مان فرۆشت. مەجموعە کاتن خێریان کرد سیقیان پێم هەبوو برادرم بوون دۆست بوون مەجموعەکان ئیستثماریان کرد و خەڵکەکی زۆر مەجموعەک مەلای زۆر پارەی خێریان هینا دەمێت لێکوان سوپاسی ئەو مەلایەنە بکەم کە خێریان کرد چکە زۆر جاران دەنگم مەلا خێری ناکە و شتێکی خۆشیش بجارمۆزار چەند سەردانی سلێمانیم کرد دکتۆر بەهادین هەیە جەڕاحی بەولیەیە شێخ بەهای پێدەرێن شێخە لە شێخەکانی دەربەندی خانن دەفتەرێکی دامێ ئەدیێمش پێکەنیم گوت مختی خۆی باو با پیرم دەچنە ماری شێخی ڕوبع و دیناریان لە بن بەڕێ شێخی دادەنا ئێستا شێخ پارەم دەداتێ وەڵا عەکێ لە بۆ خۆم یعنی گوتی لۆ گوتی ئەو دەفتەرە دەدەمێ چونکە ئەتوو دەناسم وەختوخە من مەرحەلەیەک پێکەوە لە قسم داخلی برادەراتیی زۆر خۆشەویستیمان هەیە و دەزانی ئەمە نیازی پارە خواردنی کەسم نیە و شخصەتی منی ناسیە لە من گەویشتێ گوتی ئەو دەفتەرەیە نە دکتۆرم بێمە هەولێرێکە یعنی لە ئەو لە سلێمانیە لە سلێمانی ڕاگوتی نە ئیشم بە میهرەبانی نەدەمە ئیشی لێ بکەم چکە ئەمن مارم لە سلێمانیە بەس ئەو دەفتەرە دەدەمێت تاوەکو ئیشەکەی تو سەر بکەوی بەس دەبەر ئەوەی دەدەمێت چکە ئەتوو دەناسم و ئەلحەمدولیلا مامۆستایەکی زۆر تاکە مەشروعین لە کوردستان سەدان مەلا ڕێکلامی لە بۆ کردیمە مامۆستا عوسمان هەڵەبجەیی کراوەکەی لەسەر کردەوە شەپقەشی مۆنیسانی لەسەر کرد و قسەی پێگوتم گوتی لەبەر خاتری خۆی ئەو کراوەم لەسەر کردیە لەبەر خاتری خۆی ئەو شەپقەی لەسەر دەکەم چونکە ئەمنی دەناسی چونکە دەیزانی ئەمن نیازی ئەوەم نییە کە پارەی عالەمێ بخۆم دەیزانی و ئەو کەسانەشی دەناسی کە لەگەرە من شریک بوون دەیزانی دامەزرێنەرەکانی مهرەبانی گروپی مهرەبانی چ پیاوانەکەن پیاوانێکی سەردەمن کە دەستیان دایتە ئەو ئیشەی ئەمەی دەناسی لێیەکە گوتی ئەم دێم ئەو قسانە دەکەم دەرە مهرەبانی وەکو ئاوە وەکو هەوایە وەکو ڕۆژە هی گشتە و لە بۆ گشتە وەرن پارەکانتان بینە ئێرکوانە و بە هەموو شێوازێک لە بیر مامۆستا عەبدولخالق ڕۆناچی گوتی ئەمن چ برێم گوتم مامۆستا بە زمانی ئێستا پێدێنە ڕیکلام تۆ ڕیکلامم لۆ دەکەی گوتی ئەخر عیب نییە مەلا ڕیکلامی بکە گوتم مامۆستا ئەمن لەگەرت سەریحم
ئەتوو لە بۆ ئیشێ ئەو هاالەیە هەر نفسی کات مامۆستا عەبدولخاڵق ڕۆناچیادی بەخێر گوتی ئەگەر شخصیەتە و ڕیکلامێک لە بۆ میهرەبانی و لە بۆ دکتۆر دلێری نەبی لۆچ باشە یعنی ئەوەندە سیقی عەمیقی هەبوو مامۆستا سەید ئەحمەد دەیان مامۆستا هاتیینە ئەو منبەرەی تەشجیعی خەڵکیان کردیە خێرێ بکەن مامۆستا موختار زەڵمی هات پشکەچی کڕی کە بەخۆی ماری لە ناو مزگەوتەیە گوتم مامۆستا ئەتوو پارەت نییە ئەو لەوەی کەچی کە پارەی زیادەی هەبی دەزانی چ پێ گوتم گوتی دکتۆر حەزم لێ نەمر بم دەمەوێت نەمر بم بەو ئیشەی نەمر دەبم دەمەوەچی مردیشم خێرم لە بۆ بێ دەمەوێت نەمر بم لۆیەکە دەم پاری دادنم یعنی ئەمە مامۆستای ئاینی زۆر مشارەکەی فعلی کردی پارەی نە مامۆستا مەغدید هات پارەی هینا خێری کرد پشتی کڕی تەژیع خەڵکی کرد و ئەمن هەندێک بڕیاری لە بدایەتی کە بڕیارم دا مەسەد پارەی لە هیچ کەسە وەرنەگرم نەخێری نە ئیستیسماری لە ڕێگەی حیساباتیەوە هەندێک مەشەد کە تووشم بوو ڕۆژیان کابرایەک هات گوتی مامۆستا عوسمان هەڵەبجەی پێی گوتیمە پارەی بۆ ڕۆ بە میهرەبانی 20 وەرەقەی هینا عیادەی بەس ئەمن ئەو لە عیادەکەی بوو کە گوتیەوە خێرم کردێ گوت کاکە خێرەوە ئاسان نییە خێرەوە لە ناکرێت بەلایەوە سیر بێ گوتیەوە پارەی ناتم دەکەمە خێر چ بکەم یانی تم ئەوهالە نیە لەکنەمە خێر لەکنەمە خێر قورسە گوتی کویانی قورسە گوتم خێر توێشی قیامەتە لەکنەمە دەبی بچێکەن حیسابات بە پێوەش ڕادەوەستی محاسی وەسلەکە لۆ دەکات داخلی ناو سیستمی دەکرێت ئەو جە داخلی پارەی میهرەبانی دەکرێت ئەگوتی من مەجالم نییە و سیقم هەیە بە توها ئەو پارە وت کاکە من وەرناگرم لە خۆت دەچێکن حیساباتی بڕۆ گەنام لێ وەرناگرم ئەوە خێری وەرناگرم غەریب بوو بەلایەوە زۆر وەچی برێ لە دلی دروست بوو باشە و لۆ 20 وەرەقەی لێ وەرنەگرتم سبەینی هاتەوە ئۆفیسی مهندس ئیحسانم لەگەر بوو لەگەر مامۆستا مەغدید کە هاتەوە گوتی ئەوە چی ئەو پشکانە کە لۆیان باز کرد مامۆستا مەغدید وەخت خۆی ژنی لێمارە کرده بوو ئیحسانیش برادەری بوو ئەم گۆشت تێدا گوتی ئەمەش لێکوانینە ئەوانە گوتی مادام پشکەچی کامل دەکڕم وڵات چۆکە حیسابات ئەو وەختی پشک بە 25 وەرەقەی بوو چوو 25 وەرەقەیدا یعنی و ڤیددیۆیەکیشی لۆ تۆمار کردین کە ئەو مەشەدەی لە من دیتە و دەیان جاریانی خەڵک پارەی هینە ئەمن وەرم نەگرتیە و لێرە شۆ دێرێم کە ئەوە ڕاگەاندنەی گشتە ئەمن پارەم لە هیچ کەسش وەرنەگرتیە وەکو دکتۆر دلێت و هیچ پارەشم سەرف نەکردیە کەسیش پارێ نەدایتە باشە دکتۆر ئەگەر ئێستا مەسەن یەکێک بێ پشک بکڕێتن یان بێ بەشداری بێ لەو پرۆژەیە چۆنە ئەو بابەتە ئەگەر پشتی ئیستیسماری بکڕی ئێستا دەبی 5 پشتی بکڕی بە دەفتەرە و نیوی بچار پشتیشی نافرۆشینێ تاوەکو ئەوانی ئیقالیان کردێ پارەکانیان بدەینەوە کە تاکە مەشروع ئیقالەماندانا ئیقالە یعنی چ دەمێ خۆشەویستان بزانن ئیقالە یعنی لە ڕووی شەرعیەوە ئەم لە کتابی فقیهی دیتم یعنی ئیستحسان یعنی چاکەکردنە مەسەد ئەم دەسم خانەکەی خۆم دەفرۆشم عەقدی دەکەین لە مەکتەب عەقاراتی دێنە هەر یەک پەشمان بۆ دەبی 5 وەرەقە زەرەری دابنێ ئەگەر چوومە مارێژنەکەم گوتی ئەم دەبی تەراقم دێ ئەگەر خانەکەی فرۆژست ماری بابم زیز دەبم دەکەمە شەڕ ئەوە کابرا ئەو وەختی بیست دەکەم مەکتەب عەقارەت برێ کاکە وەڵی چێشەم لۆ دروست بۆ لە ماری خانەکەی نافرۆشم پێشمان بوویمەوە ئەگەر برێ کاکە دەبڕۆ عەقدەکەمان هەروەشاندەوە ها پارەکەی خۆت ببەوە و ئەتە سەنەماری خۆی ئەو وەختی ئەوانە چاکەچی لەگەر ئەو پیاوەی دەکەن ئیقالە ئیحسانە ئیستحسانە چاکەی لەگەر خاوەن پشکان دەکەن هاتیە بوویتە شریک بە زەرەر و بە قازەند ئەگەر ئێستا ئەو خەستەخانە ئاگری بگری چێ مەسئولەتەکەی هەردەگری ئەگەر سوتا ئەگەر زلزال ڕوویدا چێ زەرەرەکەی هەردەگری غێر هەموو خاوەن شریکەکان وانە بەڵام ئەو دێ کاکە پارەکەی من بدەن ئەو من دەڕۆم ئەمە چاکەی لەگەری دەکەین کە ئیقالەی دەکەین بەڵام هەندێک کەسێ هێشتا غەڵەتی دەکەن وەڵا بە پارەمە دروستت کرد ئێستا پارەمان دەدەیەوە لۆ قازان زمان نادێ کاکەم چاکە لەگە دەکەم خۆ نەمگوتێ سەحب بکەوە لە خۆت سەحب دەکەیەوە یعنی ئەم چاکەی لەگە دەکەم لەگەرم بەردەوام بە خۆ نەمگوتێ بەردەوام مەبە یان هەیە پارەی نەدەمە لەو گۆڕێ دێرێ ئەو دوکتێ لێ بە پارە عالمێ خەستخانە دروست کە سەدەرەوە پارەکەتان بدەمەوە چکە منم گوتێ وەرە سەحب بکەوە ئەو لە خۆی سەحب دەکات ئەم چاکەی لەگە دەکەم لە زیادی چاکە دێشتا قسەشمان پێ دەرێ ینی واتە ئەو کەسانی گەر پشتی دەکڕان واتە پارەی دەدەن لە بۆ ئەو پرۆژێ و قازانجی وەردەگرن یانیشتانها ئەوەی ئیستیسماری بی وەردەگری ساڵانە باش ئەوەی خێریش بیتن قازانجەکەی دەستە ناو سندوقی خێری ئەو جەم دەمێ ئەوی ڕوون بکەمەوە یعنی ئەمە 7500 پشکمانەیە پشک زیاد نابی لە بدایەتی 3000 مندانە خێری قازانجی خێریەکەی مەسەت شیرەکەیتی 7500 چێڵمان هەیە برێت شیرەکەی دەفرۆشین شیرەکەی دەدەینە فەقیران شیرەکەی دەدەینە فەقیران فکرەکە ئەوەیە یان دەدەینە نەخۆش فەقیر قازانجی ئەو پشکەیە لە معالەجەی نەخۆش فەقیر بەکاردێنی ئیدی ئەمە ساڵی یەکەم
مجموعە گوتیان پارەمان بدەوە ئەمە شیرەکەمان فرۆشت دامانەوە خەڵکی عەدەدی چێرەکانمان زیاد کرد ساڵی یەکەم 500 زیاتر ئیقالیان کرد هەمومان پارەمان داوە ئەو ساڵەکە 275 کەس ئاخری ساڵ گوتی پارەکەمان بدەوە لۆ قازانجمان کەم بووە یان ئیشی بە پارەی بووە یان قازانجەکەی پێکەم بووە هەستن پارەی پشکەکانمان داوە ئەوانەی کە ئیقالیان کرد عەدەدی چێڵەکەمان کردە چێڵی خەیری لە ئیستثماری لاچوو ئێستاکە ئەتا ئەو دقیقە بەرنامەزەکە تۆمە چکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێتن 3461 پشک بوویتە خەیری یعنی بەردەوام پشتی خێری زیاد دەبی یعنی ئەمە لە 1500 دەستمان پێ کرد ئێستا 3461 پشک خەیریە یعنی ئەگەر 1500 لێ دەرکەی هەر پشکە یان 25 دایان 30 وەرەقە ئێستا پشک بە 30 وەرەقە یعنی زیاتر لە 5 میلیۆن دلار خەڵک پارەی هینا گوتیان دکتۆر ئەوە پارە بەخوا لەمە خۆش بین خۆ ئەمە نەچوومە بەهەشتێ ئەم نێشتان لە دنیایەمە بەڵام مەسئولیاتێکی زۆر گەورەیە بەڕاستی ینی ئەم نەچوومە بەهەشتێ بەڵام ئومێد دەکەم خوای گەورە هەمومان باتە بەهەشتێ یەکێک لێرەوە دەمێلەوە بەرنامەجێ وەکو خۆشی باسی بکەم ناوی حاجی ئەحمەدە سیقەشی عەمیقی هەیە بە من دەرێم هێرەبانیم زۆر خۆش دەوێت تەسەوور کە دەفعە یەکەم 30 دەفتەری کردە خێر 30 دەفتەر یەکێک 30 دەفتەری بکاتە خێر تەسەوور کە دەبێت چەند سیقەی بە من هەبوو بیتن تەنانەت ئەوەندە سیقەی بە من هەبووە جارێکیان کوڕەکەی ناوی ئەیوبا کوڕە گەورەکەی ئەم لێ بمبانجی بگوتی ئەیوب وەرەوەرە گوت پێش ئەوی بانکە گوتی دوونێکە لەسرە تویشە هەفتوەشت کردی مەدان گوت ئەوە پارێت و خێرە دەکاتون بە پارێت و خۆی گەورە دەکاتون و ئەتو نازانی و یعنی ئەوەکو قسە گوتی ئەی وەرەوەرە تەدەخلی بینی من و دیلێری نەکەی هیچ علاقەت نەبیتن پارێ خۆم دەکەمە خێر ناکەمە خێر جارێککە باز نەکەوە لەگەرم ها گوت با بەچم گوتیە گوتیە خچوان باز نەکەیەوە یعنی ئەوەن دۆنا مێرەوە هێشتان دریدا نەکەیتە بەردەوام خێرێش دەکە کە پار ساڵەکە دەفتەرێک و دەوەرەقەیت کەی خێر کرد مناسبەک مەولود بوو لەگەر خێرزانی هاتون دوو پشتی خێریان کردی 6 وەرەقەی نەجارێکی کە 50 وەرەقەی لەوە حەدیقەینە یعنی حەزی لێ بەردەوام خێرێ بکە ڕۆژ تەلەفۆنی کرد گوتی دیرێر بە تەمای تومە گوتم لە چ گوتی لە بەهەشتێ کورە گوتمشتان بەخۆم نەچویمە گوتم 30 دەفتەرم کردە خێر یعنی ئەوەن دۆنە مەحەبەتی هەیە یعنی کورە گوتی ئەخر بە تەمای تومە کورە گوتم وەڵا کاکەشتان بەخۆم نەچویمە بەهەشتێ بەڵام ئومێد دەکەم خوامان باتە باشتێ بەڕاستی مەحەبەت و خۆشەویستی یعنی هەموو جارێ دەم گوت حاجی ئەحمەدی کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم وچی بەیعەتی لەگەر ئەهلی مەدینەی کرد لەسەر چ بەیعەتی کرد گوتی دەوڵەمەندتان دەکەم گوتی پارەتان دەدەمێ نا گوتی دەپارەم لە خوای گەورە بتان باتە بەهەشتێ بەهەشت خۆ بەدەست پێغەمبەریش نەبووە بەڵام بەیعەتیان لەسەر بەهەشتی بوو کاتێک کە فەتحی مەکەی کرا پێغەمبەر غەنیمەی دا کە سوکارەکەی خۆی قوڕێژ ئەو قوڕێشەی کە دەریان کرد لە مەکەی هەندێک لە ئەهلی مەدینەی گومانیان لە مێشیان دروست بوو گوتی یعنی بزانە سەرۆت و سامانەکەیدا خزم و کەسەکەی خۆی نەیداما پێغەمبەر بانجی کردن گوتی ئەمن حوشترم دایتە خزمەکانی خۆم بەڵام دوعای بەهەشت لە بەنگۆ دەکەم بۆ خۆم لەگەرتان دێمەوە مەدینەی لۆیە قەبری پێغەمبەری لە مەدینەیە ئەوجا سەحابەکان گریان و پێکەین ئەوجا من جارم گوت حاج ئەحمەدی ئەمە لەسەر بەهەشتی بەیعەتمان کردە شارەکەتمان لەسەر بەهەشتی بووە بخوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە لێمان خۆش ببیتن زۆر باشە دکتۆر باسی بێنەوە سەر وەڵامی پرسیارەکەی باسی ئۆفەرەکانی ڕەمەزانم لە بۆ بکات ستان کرد بۆ ئەو مانگی ڕەمەزانی پیرۆزە بەڵێ یەکەم جار کو ئەو متمانەی ئەو دکتۆرانم بەدەستینە بەڵێ لە منەوە تەمەشایان دەکرد ئەمن بڕیارمدا گوتم مانجی ڕەمەزانێ لۆ یەتیمانی شێ دەکەم 1 دیناری نادەمە عائیلەی خۆم بە موچەی حکوومەتیشمەوە هەمووی دەکەمە خێر لە ناو خەستەخانێ ئەمن 1 مانگان 11 ماگان ئیشێ دەکەم لۆ ماڵمدان بە مانجی ڕەمەزانی ئیشە بکەم لە بۆ نەخۆشە فەقیرە هەژارەکان لە بۆ یەتیمەکان بڕیارمدا سەتاسەتی داهاتی خۆم کە داهات لە چێن دەردێ مەزەری داهاتەکانی من چیە من موچەکم سەری 2 میلیۆنە لە حکوومەتی هەر نەخۆشەشی بە 5,000 ببینم 4,000 خۆمە 1,000 خەستەخانەیە ئەو عملیاتی سوغڕای کە لە عیادەی بکەم سەتادەی خەستەخانێ سەتانەوەتی خۆمە هەر عملیاتێکی بکەم نسبەکی خەستەخانی نسبەکی خۆمە ینی داهاتی مانگانم فەزلی خوایە سەروی دەفتەرەکە داهاتی مانگانەی من وەکو دکتۆر دلێر سەروی دەفتەرەک دۆلار داهاتمە زۆر جارە کە دەرێت ئەو پارە زۆرەی بەزەم لەو پارە زۆرەی کمتر
لە 20 وەرەقەی دەدەمە خێرزان و منداڵەکانی خۆم کە بەشیان دەکا بە هایلایت بژین بە ژیانێکی ئیسراحەت چکەم قەنەعەتمە خەیرکم خەیرکم لئەهلیه بەڵام معنای ئەوە نییە کوڕەکەی من بە پارەی من بچیتە سەفەری ئەوروپای بکە بە من ئەوە گەمژەییە بەڵام ئەمن کوڕەکەم ژیانێکی ڕەفاهیەتی هەیە کە کوڕی دلێریە نابی بە فەقیری بژیتن نابی وەچی من لە کولێ بیتن پارەی لە بەرچ نەبی لە فەی بخوا بەڵام نابی پارێشی ئەوەندە زۆر لە کن بیتن بلا ڕێی بکاتن لێکە کوڕەکانی من موچیان هەیە هەموو مانجێ موچیان 500,000 تەڵەبەنە گوتیتم هەر کاتێک ژنت مارە کرد 700 دەبێتە 750,000 ژنت گۆستەوە دەبیتە ملیۆنێک موچەکە لەکنە من حڕیشم کردینە ژنێ بینن و سەکەنت لەسرە منە خانیت لەسرە منە و 20 مسقال زێڕیشت لەسرە منە نەگیانێکێک برێ دەبمە بووشی دکتۆر لێری 1000 مسقال زێر 500 مسقال زێر یعنی ژیانێکی طبیعی و بەبێ ئەوەی کە احتیاجاتی مادی ببیت چونکە من منداڵەکان وەکو چای خۆم خۆش دەوێتن دوو کوڕم هەیە هەردووچان لە طبن یەک لە عامە یەک لە سەیدەلیەیە ئەوەی سەیدەلیە ئەسنان وەری دەگرت بەس بەخۆی حەزی لە سەیدەلی بۆ هەر لە منداڵیەوە دەگوبا بە حەزم لە سەیدەلیە ئیدی حەزم کرد ڕەغبەتی خۆی دەور دەبینیتن و خێرزانیشم موچەی لەکەن حکوومەتی چەندە ئەمە زیاتری دەدەمێ و خانمی ماڵمە گەورەی ماڵمە پەروەردەکەری منداڵەکانمە و نایلم ئەسڵەن هیچ محتاج ببن کە واجبمە ئەمەوە چاکەنیە بەڵام باقی ئەوەی چونکە ئەمن زۆرمانی دەبم ئەم ڕۆژەیە 10 ساعات زیاتر ئیشێ دەکەم عملیاتێکی زۆر دەکەم لێیەکە ئەمن داهاتەکان دێخمەوە ناو خەستەخانەی مقابل لەوەی کە میهرەبانیم دروست کرد یەک پشکم لە خۆم دانەنا یەک موچەم وەرنەگرتیا تا ئێستا و لە داهاتوش موچەی وەرناگرم یەکە مدیر عامی خەستەخانەیمە بەبێ موچەی من سەفرە و لەگەر ئەوەشدا هەرێک ئیقالەی کرد دێتن ئەمن پارەکەی دەدەینەوە و پارەکە زیاتر لە 500 کەس ئیقالەی کرد ئەو 275 کەس ئیقالەی کرد لە پارەی خۆمەکەوە ئیش دەکەین دایاندەینەوە دایانکەینەوە پشتی ئیسtisماری ئەمنۆکو دکتۆر دلێر ئەوان ئیقالیان کردیان واجبم کردیتمە وەسیە لەسەر مندارەکانیشم ئەوانە نابی بفرۆشنەوە یەکە چیتکە لە هیچ زڕوفەچی ئیلا دەتان بیکەنە پشتی خێری ئەوش بە $100 زەرەر بیدەنەوە سندوق خێری ئەگەر لە خۆشان کردیانە خێری کەیفی خۆیتیان ئەمن ئەو 6 پشتی خێری بکڕی چونکە خێر خلاص نابی خەسار نابی خراپ نابی زۆر طموحشمان هەیە لە بۆ خێری تەماعنینە بەس طموحمان هەیە چونکە بەهەشت فردەوس یعنی گران بەهایە بەس خەڵک نازانی بەهەشت گران بەهایە لێیەکە ئەمن کە پار پشتشی خێریم کڕی ئەو سار کڕیم پێرار کڕیم لە بدایەتی 1500 پشکم دانا زۆر هیچ تێر ناخۆم لە خێرێ خێر زۆر حەزم لێ خێرێ زۆر بکەم و منداڵەکانیشم ئەگەر ئەو پشکانی کە کڕیتم هەتا ئێستا پارەی 150 پشکم دایتەوە پارەی خۆم شخصی دایتمەوە خەڵکی 150 پشک کە پارەکانی دایتەوە گوتیتم ئەو 150 پشکەش دەبیست و ببیتەوە پشتی خێری لە مستەقبەل بەڵام ئەم نامێ غەدر لە ماڵ و منداڵی خۆشم بکەم با میراتی بەجیبێنم چکەم قەنەعەتم بۆیە بە میراتی ئینسان هەوڵدا لە فەقیری دەربچی ئەمە فەقیرمان لێ خۆش دەوێتن چکە خی گەورە دەری ئاگاتە ئین الله يحب المحسنين خی گەورە چاکارانی خۆش دەوێت و چاکەش لەگەر چێ دەکرێت لەگەر فەقیری دەکرێتن لێیەکە بەڵام فەقیریشتێکی زۆر خراپە ئینسان دەبی خۆی بپارێزی لە فەقیری دەبی خۆی دەوڵم و ئەو خانی کە ئێستا کە هیتم هەم بۆ ئەوجە دەستم بۆ مەشروعی کردی ئەمن دەوڵەمەند بووم ئەوجە بوومە دەرۆزەکەری نێودەوڵەتی یعنی ئەمنێکمانی کە بوومە دکتۆر معاشم سەوری 2 ملیۆن دینار بوو ئەو خانی کە هیتم هەم بووە ئەوجە دەستم بۆ مەشروعی کردی یعنی بە پارە عالمی دەوڵەمەند نەبووم بخۆم دەوڵەمەند ئەمن ناونانم هەبووە پێش ئەوەی خەستەخانەشدا بنێ لێیەکە ئەمنۆکو خۆم بڕیارم دەمانجی ڕەمەزانی هەمووی بکەمە خێر لەوانە دکتۆرێکی زۆر بەڕست دکتۆرە چرۆ هات گوتی دکتۆر لێرە ئەمە چی تو دەکەم گوتم نا زۆرە بۆچی من مەکە گوتی دی چ بکەم گوتم گەلەگەلک زۆرە چونکە ئەم دەزانم چەند قورسە پارە یەک مانگت داهاتە هەمووی بکێ خێر زۆر قورسە گوتی دی چ بکەم گوتم نیوەی بکە خێر گوتی تەواو ئەم ژۆ بڕیارم دا نیوەی بکەمە خێر دکتۆر ئەیاد سەمین گوتی ئەم نیش نیوەی دەکەمە خێر کە سەب سپێشاڵستی هەیە لە دکتۆرەکانی سین دکتۆر زانا گوتی دکتۆر دلێر ئەمنیژ هەر چەند بەردی کلیم عملیات کرد لە مانجی ڕەمەزانێکە نیوەی داهاتەکەی خۆم دەکەمە خێر و بە عیادەوەش دکتۆر زوبێر گوتی دکتۆر دلێر ئەمنیژ یەک لەسەر سێی هەموو داهاتەکەم دەکەمە خێر مهمە ینی دکتۆرێکی ئیخسایی خی گەورە داوای 102 دەکا 102
زکات 102 لە ماڵت دەربکەی ئەو بێ برێم 150 دەکەمە خێر و مەجموعەی دکتۆری زۆر کە ئۆفەریان کرد دکتۆرەکانی ئافرەتان ئەمە 6 دکتۆری ئافرەتمان هەیە لە گەرمان و بەڕاستی سوپاسی هەموو دکتۆرەکان دەکەم دکتۆرەکانی ئەسنان دکتۆرەکانی ئەوانی کە عیادیان هەیە ئەو یەتیمەکان هەموو بە خۆڕای دەبینن ئەوە زۆر زۆر مهمە و جگە لەوەش بەشێک لە پارەی خوان ئەماتە ئەو دقەی قسەی دەکەین کارەبای حکومی منە کە ئەمنمان جواب بە 100 میلیۆن بەس بەگازدایە خستەخانەك لە یەکی 2022 کراوە کە ڕۆژانە 1000 کە سەردانی دەکا حکومەتە تا ئێستا کارەبای نەدایتێ یعنی ئەگەر ئەو دکتۆرانە لە گەرم نەبانایە دەڕوخاین زەرمان دەکەن باشە دکتۆر لە جێک دەڵێ یان کارەبام لە بۆ دابی بکەن یانیش بمکوژن ناتان کارەبایەکە بڕیاریاندا ئەخیری بمدەنێ ئێستاکە بەس خەریکی ڕاکێشانینە طبیعی 100 میلیۆن دینارمدا ئەوە زوڵم بوو دەبی لێرە ژۆدرم دەبی حکومەت بمداتەوە چکە 100 میلیۆنی هی من نەبووە هی یەتیمە فەقیرەکان بووە 100 میلیۆنماندا حکوومەتی هەتا فیدەری ڕابچێشە دەبی ئەوە دوای لە پارێ کاربای بشێنەوە دەبی بماندنەوە و ئەگەر ئەو داواکاریەکیشمەیە لە بۆ سەرۆکی حکوومەت ئەو خستەخانە ئێستا زیاتر لە 146 وەقفە لە بۆ سندوقی خێری یعنی لە بۆ یەتیمی فەقیر سەرف دەکرێتەوە 146 لە هەموو شتەکان داشکاندنی لێو بکەن کە ئەو هەموو پارێکە لێمان دەستین 146 داشکاندن بکەن چونکە تاوەکو بتانین زیاتر خزمەتی خەڵکی بکەین ئەمن لە سایدەلەی مهرەبان لە مختبەری مهرەبان ئەگە 100 دیناری ئیش بکەم 46 دیناری پارەکە دەدرێتە سندوقی خێری ئەوانش لە فەقیری سەرف دەکەنەوە لە نەخۆشی فەقیر و بەشی شیشی ڕێکخراوەکانە وەکو ڕابطەی مرۆیی وەکو دەستی هاوکاری وەکو ڕێکخراوی سیان هاتینە پشتی ئیسtisماریان کرێ پارەکەی دەکەنەوە معاش لە بۆ بێوەژنەکان یعنی 170 لە 10 دیناری 7 دیناری ئۆتۆماتیکی خزمەتی فەقیری دەکات 100 ئەو دەورەمەندانەی کە چاوتێرن گوتیتیان قازانجی کەم و خێری زۆر دەنا کابراک سی وەرەقەی دانابیتن هەتا دەمری سی وەرەقەی خۆی وەرناگرێتەوە تا قازانج بکەوە پێناری مەشۆر ئیسtisماری بەڵام چونکە قائید و لیدەرەکانی باوەڕیان بۆی هەبووە کەوا ئەمە یارمەتی فەقیری دەقە لە بەرەوەی یارمەتی فەقیری نادەم چکە فەقیرە ئەم لە بۆ فەقیری لە بۆ ئیشەی ناکەم بەڵکو لەبەر چ خێرێ دەکەم خی گەورە ئین الله يحب المحسنین خی گەورە چاکەکارانی خۆش دەوێت ئەوە یەک دوو خی گەورە دەر ئەوە خێرە دەکات لە خۆی دەکات تێشی و قیامەتی خۆمە سەدەقەت جاریە جێ پەنجە بەجی هێشتنە نەک لەبەر ئەوەی کابرا فەقیرە و گوناحە ئەمن بەدینداری کردیتم یەکەچیت کە دێ بە کوردایەتی دەکات با بە کوردایەتی بێ خزمەت بکە یەکەش کە بە مرۆڤ دۆستی دەکات بە مرۆڤ دۆستی بکە لە هەر شوێنێکی دیکە لە هەر جەیەکی دیکە دکتۆرێکی وەکو بەڕێستان هەبێت کە ئەوەندا یارمەتی فەقیر و هەژاران دەدات ئەوەندە یارمەتی خەڵکی دەداتن پێویستە خزمەت بکرێت و دەستخۆشی لێ بکرێ و یارمەتیش بدرێتن بۆچی بەڕێستان دژایەتی دەکرێن بەردەوام لا نريد منكم جزاء ولا شكورا ئەوە مەبدە ئەمە دوو ئەگەر هەندێک شتێ بم کردبایە لە مێژ بوو مەشاکلم نەبوو لە مێژ بوو و بەڵام گوتم لە ژیانمدا بەس منەتی داکەم عژەی دەزانم چونکە دنیا قیمەتی باڵە مێشت چی نییە نەک مێشولە ها مێشولە مێشی ژنا لە باڵە مێشە چیش کەمتر ئەو دنیاە دەزانی کەنجینی قیمەتی دەزانین وەچی بەی بامان کرد لە دنیاە دڵنیامە دەمرم دەزانی چییە ئەمە قەنەعەتێکم وایە بێوەفاترین کەس دەزانی چێە لاقەکانی خۆمانە هەفتانە دەیشۆین گەرم دای دەپۆشی خزمەتی دەکەین بە زۆر ڕۆژێکدا دێ هەڵم ناگری ئەو لاقەی من هەڵم ناگری بێوەفایە ئەو دڵی من دەمێ ئەوەی برێمە هەموو خەڵکی تیان بگەین بیرکردنەوەکانی من چییە دڵ حیفە خۆشەویستی پارە و عشقی تێ بکەی حیفە بە من دوو کەس جێلە لە دنیاە ئەوانەی کە عاشق دەبن ئەوانەی کە پارەیان خۆش دێ و شەڕێ دەکەن لە بۆ پارەی یعنی ئەوانە جێلن چونکە تەمەشا ئەتوخانێکی بەکرێ بگری ناچی سەقف سانەیەکەی بکێ مەغریبی ناچی لە بغەکەی پێشی بکێ بەردی عەلان چونکە دەرێ بەکرێم گرتیە دەڕۆم بەجی دێلم ئەخر ئەو دڵی توش هی تو نییە خی گەورە بەکرێ دایتێت و 50 ساڵ 100 ساڵ لەکنە تو دەبی و ئیش پێ دەکەی دوای لێت دەستینتەوە خی گەورە دڵەکە لێ دەستینتەوە معقولە دڵی خۆت بدەیەکە چیتکە دەبی بدێ خاوەنەکەی خۆی دەبی عاشقی بەهەشت بین ئەلا سیلعة الله غالية ئەلا سیلعة الله جەنە بەهەشت زۆر گران بەهایە زۆر گران بەهایە و خی گەورە باشی نادات هەموو کەسە چی هەر برێ دڵم پاکە و هیچم نەکردیە ئەو پەڕی نەفامی و نەزانینە بەرامبەر بەهەشت و بەرامبەر لیقا رب العالمین زۆر جار جێشمان لەو قسەی دەبیتن دەرێن خوا یەک ڕەحمی ناردە سەر زەوی و نۆی لە خۆی زۆر بەڕەحمە خی گەورە قەهارە شەدید العذابە دەبی ئەوەی بزانین ئەمە
پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەم بەشیر بووە هەم نەذیر بووە. ئەگەر وا بزان بەس پێغەمبەر بەشیر بوو ئەوە لە پێغەمبەرایەتی تێنەگەیشتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم بەشیر بووە هەم نەذیر بووە. دەرێ ئاگادار بن، تەقوادار بن. تەقوا دەزانی یانی چێ؟ یعنی وەکو ئەوەیە لەناو دڕکەچی بڕۆی شەروارەکەت برند بکەی شەروارە گیر نەبیتن. دەبی تەقوا ئەوەیە خوای گەورە چی گوتێ بەجێ بکەی، چی گوتێ مەکە بەجێ بکەی. یعنی ئەوەی گوتی مەیکە مەیکە، ئەوەی گوتی بیکە بیکە، ئەخر خوا بەی گوتیە. خۆ دین بە عەقڵ نییە. ئەگەر دین بە عەقڵ بیتن یعنی ئەمە لە مەسحی سەری پێمان مەسح ناکەین. ئەگەر بە عەقڵ دەبی بینی پێمان مەسح بکەین. بەڵام دین هیچ شتێکی زڵدی عەقڵی نییە. بەڵام دین بە عەقڵێک نادرێتەوە. نەقڵ گەورەترە لە عەقڵی. بەڵام دینی ئیسلام عەقڵی فەرامۆژ نەکردیە. نەقڵە عەقڵە لەگەڵ فیتڕەت ئەسماء صفات ئەمە خوای دەناسین کەوا دەبی ئەوەی خوای گەورە گوتیتی بیکەین. زۆر باشە دکتۆر. بە بەرەوە ینی کۆتایی بە بەش یەکەی پرۆگرام بینم دەمەوێت ئەو پرسیارە بکەم چۆن بەم شێوەیە متمانەی خەڵکت بەدەستهێناوە کە بتوانێت نەخۆشخانێکی بەم شێوەدا بمەزرێنی و خەڵکی شاوکار بێ؟ ئەمێن سوپاسی خوای دەکەم. پێشەوەی دەست پێ بکەم گوتمە داکەم عایشە و خێرزانم وەرە با بچین عومرەچی بکەین. هەدەفم هەیە لە عومرەی. ئەم کە عومرەی دەکەم هەدەفم هەیە. ئەگەر تێ دەوڵەمەندی بڕۆ عومرەی بکە. ئەگەر تێ پارە تێبی بڕۆ عومرەی بکە. ئەگەر دڵت خۆشی بڕۆ عومرەی بکە. چوومە عومرەی گوتم خوایە جان هاتیمە سێ شتی داوا دەکەم. یەکەمیان دەمەوێتن مزگەفتێکی دروستکەم. دووەمیان دەمەوێت خەستەخانەی دروستکەم. سێمیان دەمەوێت کچەکی عاقڵی زیرەکی جوانم تێ. داواکارێکم سێشت بوو. یاڵا دا دوعام لە بۆ بکە. ئەو زەمو جارێ عایشەگوڵی کچم دەرێتن ئەمە لە بەیتی دوعام لە بۆ کرالوێەوە لە جوان و عاقڵ. تێدەگەی دوو کوڕم هەبوو کچم نەبوو. ئەم لەوێ دوعام کرد خوایە دڵەکان کەمەر چێژ بکەی. خوا دڵەکان ڕادەچێشیتن. خوا بە خۆی دڵەکان. ئەمن پارەکە کە لەگەش ئەو جیهازێشتا نەماکرێت لەگەش شەریکی فلیپس پێکاتین بە 135 دەفتەری. گوتم عقدی تەوقع ناکەم گوتیان لەو گوتم پاش جێژنەی وەرنەوە. دەبای لە عقدەکەی 50 دەفتەری بدەم. پارەم نییە. جیازەکەم کڕیە بە 135 دەفتەری پارەشم نییە. لەگە دکتۆر زوبێری چینە عومرەی. دکتۆر زوبێر جەڕاحی بەولی و مایۆ نەمردیە. گوتم دکتۆر زوبێر دەزانی عومرەی لۆ دەکەم؟ گوتی لۆ. گوتم دەمەوێت خەڵک 50 دەفتەری بینیتن جیازی ئەمارای بکڕم کە ئەو جیازە لە کوردستان نییە. لە هەموو کوردستان نییە. دکتۆر زوبێر پاشان بەخۆی وێ دەگۆ گوتی پێم سەیرە ئەو هادرێ. یعنی ئەو زەنت گەورەیە بە خوای گەورە و بە خەڵکی یعنی سیر و بەلایەوە کە ئەو قسەیم کرد 50 دەفتەر برێ بەخێر. گوتی پێم بەخۆی دەیجێراوە دکتۆر زوبێر. ئیدی پرسیاری لە مێشی دروست بوو ئەمە چینە عومرەی لەوێن دەرلایفم کردەوە خەڵچینە میهرەبانی ئامانەتین گۆبیتن دەمێ ئەو جیهازێ بکڕم ئەو جیازە سوودی ئەوەیە پارە خێرەکانتان بینن زەکاتەکانتان بینن و زەکات دەشێت لە بۆ ئەو شتەی لێرە مامۆستا حەمزەم بەجێش گوتم بڕۆ پێش ئەوەی بڕۆم مقابلی مامۆستا سەید ئەحمەدم کردم بە خۆم شەریعەم یعنی ئیجازەی مەلایەتیم هەیە دەزانم ئەو شتێ دەبی فی سەبیل الله یعنی فی سەبیل الناس في سبيل الله يعني في سبيل الناس خلق غلط تيجيشتيا في سبيل الله يعني بس جهاد نية في سبيل الله يعني في سبيل الناس يعني خدمتي خلشي بكاتب خواي قولة تبيشتي ببيري هي اللي بدي تبيشتي بمكتب ومزقفتي هي دروس بكريتن خوا دري باريز زكاة كانت في سبيل الله بشكل يعني كذا استاذ زور ضرورة لنا هوليري كماموغرافي ما نبي تایبەتە لە بۆ تەشخیصکردنی سەرەتانی مەمچی ئافرەتان خۆ ئەمن نەخۆشکەم نەداکەم نەکچم سەرەتانی مەمچی نییە بەڵام خەڵک هەیتی باشە هەیبوو گریمان چێ و بچیتن لە دەرێ زۆر گرانە ئێدی چێ و بچیتن دەبی جێیەک هەبیتن لێکەمە ئەوسار بڕیارماندا مامۆگرافی بکڕین ئەنجۆی بکڕین ئەشعی ئەنجۆی بکڕین کە لە بۆ تەشخیصی ملولەکانی مێشک و دڵیە کابرا جەڵتە لێی دەداتن لە چێ فەحز بکە گرانە دەبی شوێنێک هەبیتن کە فەقیر ڕووی تێ بکە وەکو بیرەکەی ئیمامی عوتمانە قسەی ئیمامی عوتمان دەزانن چییە جوولەکە بیرەکی هەبوو ئاوەکەی بەگران دەفرۆشتە موسڵمانان ئیمامی عوتمان هەستا گوتی ڕۆژێک لۆ من ڕۆژێک لۆ تو ڕۆژەشی لێکڕیەوە لەو ڕۆژەی کە هیوی بوو گوتی وەرن موسڵمانە لە خۆتان ئاوی دابینکەن وای لە جوولە گوتی ڕۆژەکەت کەشت دەدەمێ و ئەو کەسانی کە دەرێن ئەدی لۆ بە دزی خێرێ ناکرێ
ئەوانە نازانن لە قورآانی نەگەویشتینە خی گەورە دەرێت دەفەرمێتن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية خی گەورە باسی خێری بە ئاشکرا دەکا خێر دوو جۆری هەیە خێرێک شخصیە خێرێک جەماعیە کۆمەلگایە کۆمەلگا ئەسڵ وای بە ئاشکرا بکرێتن ئەسڵ وای هەموو مشارەکە بکەن و فەقیرەکان پێ بزانن ئەگەر ئەمە خۆم ئیعلان نەکرد بە فەقیر لە چێ دەزانێتن بێڕوو لە من بکاتن دەبی ئیعلان بکرێتن و خێرەی شخصی نییە ئەگەر ئەتو لە فەکدایەکە چی پێویست ناکات ڕسمی بگری ئەو لە فەکدایەکە چی بەڵام ئەگەر تو ویست مەطعەمەکی دروست بکەی لە فەی بدێ فەقیرەکان ئەو وەختی ئیعلان بکە برێن من لە فەی دەدەمە فەقیرەکان وەرن ڕووی تێ بکەن دەوڵەمەندەکان وەرن یارمەتی بدە عیبادەتی سەردەمە میهرەبانی دەرێ دەوڵەمەندەکان وەرن پارەی بینن فەقیرەکان وەرن یارمەتی وەربگرن عیبادەتی سەردەمە ئیشی تەمەشاکە جارێک یەک لە مەلایەکی پرسیگوتی مامۆستا چ شتێک باشە لە دنیا لە هەموو شتێکی باشترە گوتی ئەگەر ئەتو جێ لە من بگری وەچی جواب دەدەمە باشترین ئیشی دەکەی ئەمنیش جوابی پرسیارەکەی تو باشترین ئیشە ئەو مەجموعەیە ئێستا نێژی دەکەن لە مزگەوتێکە نێژ جەماع دەکەن باشترین ئیش ئەگەر نێژەکەی خۆیان بیتن ئەو مەجموعەیە دەرسی دەخینن باشترین ئیش ئەوەیە دەرسەکەی خۆیان بخینن بەڵام ئەگەر ئەلێرە لەو ڕوکنەی ئاگرێک دروست بوو ئاگرێک ڕوویدا باشترین ئیش چێ بیکەین هەمومان بچین ئەو ئاگرەی بگوژێنینەوە میهرەبانی عیبادەتی سەردەمە پێویستی ڕۆژگارە چونکە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يعبدون يعني عبادتي شخصي من هي عبادتي بريد شعائري من هي عبادتي تعاملي من هي الدين المعاملة عبادتي من دوك دكتور فرقي لقى عبادتي جنق لمالك بيتن جنق إشي أويك إشي كي خوي بجواني بكاتن جني مالك بلام عبادتي من بيد عبادة الهوية فرقي هي عبادتي ظروف فرقي هي عبادتي مكان فرقي أتوتشي عمري مزو خارج قصب كرينو دياري برو عبادتي بكن يش جورتي لويندر عبادتي وقت ماني ليلة القدر عبادتك جورتي ما تنا ماري بشكل تدرس بكي برو دانيشان يجيبك تكون عبادة الوقت عبادة العصر مان هي ليابان عبادتي عصر أوي لناو سلازي لما زقولت كان دابني قوشتي حلال بخون شو كمان ياباني كان سردانم ده كان علاقاتهم هي لجريان لويندر مشكلة تأمين الصحية نية في وزنك مهربان إلا يابان دورسكي شو كهمنا فركان تأمين الصحية نية بلام أليرة تأمين الصحية كحكمة لسري واجبة تعليم الصحة واجب حكمتي بس حكمت ما نيكرديا لبر أوي في وزنك ومالله خلقانك هربستن بو إشي بيكن لويكا كرتي الصحي بدو شيء واجد سادك لا يقدر لا حكمته ولا لا كومال خير خواز ودورة من دخوا بيدرا وكان ورن هرت انتظار حكمتي مكان حكمة بو صار طريقة دبي تندرج ساكا يكمينيان برلمان دبي كرتي تايبتي لكرتي قشتي زكاة دومينيان وزارات كسي شاو لشوني شاو بيت انجمني دادوري بيبيستا هندك دكتوري بكن حاكم حاكم كاني ما امبولي ديالي اللي قنا كنوا دين حكم ده كان ليك شي لبن عارزيه مرديه دكتور دكتوره كتاوان ان تاوان بارنيا زور صدر يسبي هي مجرمه بلام حاكم كان ناطاني مجرمي لا غير مجرمي ليكاتو لو دبي دكتوري بكن حاكم انجمني دادوري هبي لولاتاني بيشكتو بو شويه اولا لا يشي تكا بيوستا دەوڵەمەندەکان خێرخوازان متەوەلی مزگەوتەکان ساحب مەعمەلەکان ئەندام پەرلەمانەکان سەتا پێنجی موچەتاندانن لە بۆ میهرەبانی لە بۆ مەشروعێکی هاوشێوەی میهرەبانی دەزانی چەند ئۆتیزممان هەیە دەزانی چەند مەنگۆلمان هەیە دەزانی چەند تەلەسیمیامان هەیە دەزانی چەند کۆرەمان هەیە دەزانی چەند سەقەتمان هەیە دەزانی چەند یەتیممان هەیە چێ دەعمیان بکە بابی کەنە قانون هەرێک خەستەخانەی دانا با بەلایکمی 115 داهاتی لە بۆ ڕێکخراوەکی لەو نەوعانە بیتن لە بۆ کۆرەکان بی لە بۆ سەقەتەکان بی لە بۆ ئۆتیزمی بیتن ئێگونەح نییە دەوەرە بینە پێشتای خۆم لە عائلەمان ئۆتیزم نییە لەناو بنەماڵەشمان نییە بەڵام وەرە سەر ژیان یەکێکی تەماشا کە ئۆتیزمی هەیە بزانە ژیانی بوتە جەحیم لۆ حکوومەت ئاوڕێن لێ ناداتەوە بەجددی لێیەکە پێویستە هەمومان بۆ بکەین میهرەبانی ڕێژەی پشکە خێرەکانی ببیتە 100 تاوەکو بتانێن سعری عملیات سعری دەرمان سعری مختبەر بینینە خوارێک ئەمن دەتانم برێم یەکەم دکتۆرم لە هەرێمی کوردستان CBCم کردە 5,000 CBC ئەو فەحسەیە بوو کە بە 30,000 دەکرا واللهی وباللهی وتیللهی ئەوە سوندم خوارد لەو هەولێرەی بە 30,000 دیناری دەکرا ئەمن کردمە 5,000 دینار لە خەستخانەکان بە 30 بوو لە مختبەرەکان بە 15,000 دەکرا ئەمن کە کۆمەلگەی میهرەبانیم دروست کرد یەکسەر کردمە 5,000 دینار 5,000 دینار ڕاستە لە حکوومەتی بەلاش بوو بەڵام ئایا شتی بینی خوارێکە چی ئەو سعرانەی دانایە دەمێ ئەو شتەی ڕوون بکەمەوە هەیە دەرێ خێری دەکەی لەسەر حیسابی ما هەیە دکتۆر دەمێ جوابی ئەو پرسیارەی بدەمەوە سعری چای چێ داینایە چای هەر چای ئەحمەد و جیهان و نازانم چییە لە هەندێک شوێنی بەلاشە دەچێت میوانداری بەلاش دەیخۆیەوە لە هەندێک جێ بە 250 لە هەندێک جێ بە 500
لە هەندێک مەطعمی بە 1000 لە هەندێک شوێنی سیاعی بە 2000 لە معرەزی سارێ بە 10,000 دیناریە. چێ سعری چای دانایە شوێنەکە دەیگۆڕدێ، چێ سعری عملیاتی دانایە. عملیاتی زەرداوی لێرە فەرقیە لەگەر سامەڕای، لە سامەڕای گرانترە چکوانێ سامەڕای دێنەکە من، لە تورکیای گرانترە، لە ئوردن گرانترە، لە ئێران هەرزانترە چکە تومەن قیمەتی هەرزانترە. یعنی سعری عملیاتی شتێک نییە سابت بیتن و سعری بینینی نەخۆشی چێ داینایە، فەحسی میزی چێ داینایە ئەوەن دۆنا. یعنی فەلەبەر ئەوەی سعرەکان بەهۆی شوێنەکان دەگۆڕدرێت بەهۆی کاتەکان دەگۆڕدرێتن لێیەکە یارمەتیدانی خەڵکی هینانە خوارەی ئەسعارەکانی دوایە شتێکەیە ئەمە ئەوەی دەیفرۆشین سلعە نییە، ئەمە تەماتەی نافرۆشم هەتا زەرەر لەوی بدەم، ئەمن خبرە و خدمەی دەفرۆشم لێیەکە ئەمە زەرەر لەوی نادەم. خەستخانی حکوومەتی شەیە بەلاشە فلەبەر ئەگەر ئەمن بە هەرزانی ئیشێ بکەم زەرەر لەوی نادەم چونکە ئەمن مەسەد ئەمن ئەوم نەکڕی هەتا بیفرۆشمەوە، ئەمن معلومەکەم وەرگرتیە خبرە و خدمەی خۆم دەدەمەوی و ئیشی دکتۆریش تاکە ئیشە سیقێ بە نەخۆشی نییە پارەی بداتێ هەر لە بدایت پێشەوەی دەم چاوم ببینی دەبسکردەرەکەم پارەی لێ دەستێنیتن ومێت دەکەم ئەوەش بگۆڕدرێتن. یعنی لۆیەک پێش ئەوەی ئەمن ببینی دەبی پارەکەم بداتێ لۆ دوای پارەم ناداتێ سیقی نییە بەڵام عرفەکە لەکنەمە ئەو هاالێ دەبی دەبیاتی پارەی بداتن و پێشەوەی عملیاتەکەی پارەکەی دەفعەکە بەڵام ئەتوو بڕۆ سۆبەچی بکڕا وەچی چای کردەوە مەسەبی بە وەستای چای کرۆ جەپاری دەدەیە دوای باشە دوای سۆبەکەی پێچان نەکرێت تۆ پارەی لێ ناستینی ئەمە نەخۆشکە بژمیری پارەی لێ دەستینی ئێوەیە نا حەقۆی ئەگەر مرد پارەی لێ نستینی میهرەبانی لە بە ئەو شتانە ئیشە دەکا دەوێتن خزمەتی زۆر لە بەشی دووەمی لە بەشی دووەمی پرۆگرامەکەمان بەردەوام دەبین و گفتوگۆی زیاتر دەکەین. خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵتان بەردەوام دەبین خواتان لەگەڵ.